أبي لقل ماڵ مناڵمانە خەریبین. خۆی گەورە لە قورئانە فەرمێ ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا وقودوها الناس والحجارة. بۆ هەی ئیمانداران گورە نەک خۆتان و ماڵ و منداڵتان لە ئاگرێ پارێزن کە سوتەمەنیەکەی ئینسان و بەردە پێکەوە ئەکوێنەوە. خەمی مناڵەکانت بخۆ چۆن ئەو مناڵەت ئەگەڕی باشترین جلی بە دۆستێڵی با سەرمای ئەم ستانە کاری تێدەکا با نەخۆش نەکەوێ دەگاکە خەمێکی قیامەتیشی لێ بۆ هەر لە مناڵێ بیخەنە بەر قورئان خوێندن فێریکە فێری هەزارشتی بۆکەی ئەیپادی بۆکری مۆبایلی بۆکری پاسکیلی بۆکری پلەیستێشنی بۆکری ئەکسبۆکسی بۆکری ئەنواع جلی بۆکری نازانم ئەنواع ئەیکەیتە فێری مەلەکردنیەکەی فێری تۆتۆپێنیەکەی فێری نازانم چیەکەی کاکە ئەی بۆ خەمێکی لێ ناخۆی بیخەیتە بەر بەتەوی مەکتەبێکیش بەتەوی مامۆستایش کە فێری قورئانیکە کە فێری دینی خوایکە کاکە لەیساوە خەمی لێ بخۆ لەگەڵ دەستی خۆت ئەبیگرێت تەحمل بێ نەفەس درێژ بێ لەگەڵ ئەبی بە بۆ مزگەوت کە لەگەڵ بە مناڵی وا هەیە مناڵە خوای گەورە هیدایەتیاوە لەگەڵ مناڵەکانی کۆڵانە یە بۆ مزگەوت باوکە لە جاتی ئافرینیکە بڵێ وەرە کوڕە جوانەکەمەوە 5,000 بەمێ و 10,000 بەمێ شکۆ ئەم ڕاتی بۆ مزگەوت هەروکو هەندانێ کەچی پێڵێ داوەژی جا خۆ توێشتا نازانی خۆ پاکی تو بۆچی ئاپی بۆ مزگەوت مناڵا ڕوخیڵتەوە دەجاتی نەزیحەتی خێری کاتەیەکی چێکە ساردێکاتەوە اینجا ئەم ڕۆژەکەی ڕۆژێکی فیتنەیە ڕۆژێکی ئاشوبە دنیا هەمووی خوا پەنامان بەو عالەمە هەموو بەهۆی ئەم بەزمڕۆفمەی دنیا و سەرقاڵە وەفی بەڕاستی دوعا زۆر مهمە بۆ مناڵەکان بەڕاستی نابێ مناڵ ئیهمال کرێ ئەوانە زەخیرەی خۆمانن پارچەیەکن لە خۆمان ئەبێت زۆر بە وردی متابعە بکرێن و لەگەڵیانە بڕۆن نەفەس تا درێژ بێ لەگەڵیانە ئەوە تا کاکی برا ئەم فیتانەی ئاخر زەمان کەیسا ئەوە خۆمان وەرتیاین خوا پەنامان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسێک کاڵێ وەکو شەپۆلی دەریا شەپۆلەیە بەڵێ شەوی تاریکی نوتەکە خەڵک بەرپەی خۆی تیا نابینێ کوڕێکی جوان پێگەینی ئەو لای جوان پێگەینی وەختێک گەزاری فیتنەیەک دێ بەجارێ هەزاران کوڕی ئەم میلەتە چی لێگا لەگەڵ خۆیان بە هەم دنیاشیانە ڕۆ هەم قیامەتیشیانە ئەبێ قایمێکی قایم تۆ مهمەوە نییە لەکوێ بمرێ مهمە بە ئیمانەوە بمرێ فێری ئەوەی کە پیاوی خوا بێت پیاوی ئەو دینە بێت دینەکەی نەدۆڕان بێت مشکلە نییە تو کاکە کەسمان ئەمڕۆ نەمەردی بەیانی ئەمری ئەم فیتنەیە ناو فیتنەی کێ بەسەردا ئەوی کە نەبوو ئەوی کە قوتان نابیت خوا تاقیمانەکاتەوە ئەم دنیای خۆی ماڵی تاقیکردنەوەیە بەڵام تۆ خۆت و ماڵ و منداڵە فێریەوە کە بەرگەی فیتنەکان بگرن تەحمولی ئەم فیتنانە بکەن ئەم بەزمڕەزمەی ئەم ئاخر زەمانە بکەن پیرێژنیمە هەر هەمووی ئەیان و خوایە لە شەڕی شەیتان لە فیتنەی آخر زمان ما پارێزێ و فیتنەکانی آخر زمانەوە بە چای خۆتانی بینن وەڵای ئەوەی کە لەم عمرەی کە لێرەیان دانیشتون هەم گەنجەکانی شۆمانشی کە تۆ زێمەتەمەنن ئەوەی لەم ماوەیە بینداوە بە دە عمری باو با پیرێ بەشتی ئۆنگیان نەدیوە هەم گۆڕانکاری لەم دنیایا بێت لەبەر ئەوانەی خۆمان قایم بکەین بۆ ئەو فیتنانە هەڵ نەخەڵەتی بە هەم لە حەج کۆمەڵە پێیان چەپڵی لیا تۆ ڕامەکە بە دوایانە و چەپڵەی تو مناڵەکەشت چاو لە تۆ بکە شۆن ئەو مەکەوە ئەو دینە دەستی پێوە بگرە لەم ڕۆژەیان چونکە خەڵک بەرپەی خۆی تیان نابینێت فیتنەکان ئەمەندە زۆرن پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیانی بە ئیمانەوەی دەتەوە ئێوارە بە کافریە ڕوویتە ماڵەوە دینەکەی کا بە قوربانی پاتاڵێکی دنیا لەبەرەوە ئاگادار بن بە قوربان پیاوی خوا بن پیاوی ئەومە بن دەست بگرن بە بەرنامەکەی خواوە بە شەریعەتەکەی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم خوای گەورەش خۆی بەڕەحمە الحەمدولله ئەهلی ئیمانین الحەمدولله لە وڵاتێکی موسڵمانین الحەمدولله باوەڕ ناکەم دە وڵاتی عەرەبستانیش بەقی ئەم کوردستانی ئێمە مزگەوتی تیابێ بەقی ئەم کوردستانی ئێمە مەدرسەی تەحفیظی قورئان و لەبەرکردن و خواناسی تیابێ الحەمدولله ئەچیتە حەج مزگەوتێکە و جێگە نابێتەوە دۆشکەی مزگەوتەکە باوەڕ پێ مزگەوتی گەورە لە ڕۆژی جومعەیە ئەڵێی لای حرەمی مەکەوانە چۆن لەسەر جادەکان و لەسەر شۆفەکان دۆشەکەن حەمد و سەنا بۆخوا بەڵام کاکە لە زۆریا زۆرین بەڵام تۆزێ بۆری زۆر و بۆری ئەبێنێکۆ لە ماڵ و منداڵی خۆی دروستیکە هەم وەکو چۆن لە چەندێتیان الحەمدولله زۆرە بانە چۆنێتیشە ئێمە نمونە بین با بەو نوعەبێ کە خوای گەورە پێی خۆشە تۆ هەوڵی خۆت بە باقی کەشی لەسەر خوایە وەقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون ثم تردون إلى عالم الغيب والشهادة تو كاري خوتا بكن هەوڵ بن خوای گەورە شتەکەی لەبەر چاوایە تو هەر ئەمور پێکرێکە پێترا بەڵام تەکەمتە خەمە بە بۆ ئەوەی پەنجەی خۆت نەگەزی بەڵام کە تۆ هەموو هەوڵێکتدا ئیتی دەست خوای گەورەوەڵی خوای گەر بۆ ئێمە یاوانەتە دەستو لا حول ولا قوة إلا بالله إيش ده صلاتك مانية إنا نتبرأ إليك من حولنا
وقوتنا ونلتجئ إلى حولك وقوتك. لما توراكين داوي لدفراتي خمان لذيلتي خمان قد مالك ركب آوا بيجرم آوا يجيكم آوا يجيكم دعاء بوكم الإخوة جان آوا بيه شافوش مكة قال تبى مناري خلق مكة خو خل مخشى مثلا قال تبى مبو مكة والله منارك إيوا من كوكي خوش خلاف تبي لما هاد الأخوة باردو بنا بأخوة بقولن مالك أخوة يقول خوش ما صالح كإن جاكي إن جا أولا كمان أخوة يقول لي إيمو يوش خوش بيه جاري كي أخوة بخير بيه فتشاو كانوا هاتن داو كانوا من ذاتي الله بركته ورحمته لطفه ومرحمته خوي برجينا بسلامتي سمعنا لجناحي هم ما خوش بيه لجناحي دايك وما أخوان خيرزان كان ما خوش بيه أولا كانوا عن بو صالح كان فيقول خوما وخيرزان وأولا كان ما دبا هشتاونا في الدرس على يديك وكوكي جواب وصلى الله وبارك على النبي محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.